تا دێت پرسی گەڕانەوەی ئاوارەکانی سنووری سلێمانی و پارێزگەکانی دیکەش کاری زیاتر لەسەر دەکرێت و لە دوای کەمبوونەوەی مەترسیەکانی داعش حکوومەتی عێراق دەستی کردووە بە گەڕانەوەی ئاوارەکان. لە کۆی 4 کەمپی ئاوارە لە سلێمانی تەنها 2 کەم ماو لە کۆتایی ئەم مانگەوە کەمپی ئاشتی کە 300 خێزانی تێدا ماوە دەوترێت ئەویش چۆڵ دەکرێت. وزارة كوج وكوجبران تقديم دعمي بو 4 مليون هر بتشيك يعني هر بدرجاي كم نقل جهازي كهربائي تلفزيون وشاشة وثلاجة نقل تريلا كان حاضر بو اقرانو بو شوينه كي اصلي بديل اورا كان اقر حظكم لسليماني بكري بشقيه هر كيشنيه يعني ام السي خالي من هيا يا قرانو بو شوينه اصلي يا لسليماني دانسه يا هر لا بكيفي خوت وكو دستوري عراقي وتي او مواطني عراقي لشوي حظك دانشتو استاكم بكان سليماني شواركم سيكم داخست يكم داوي 1900 عائلة حتى استا ما وسي صد بس 1600 عائلة قرانا ويبو صلاح الدين وبو سليماني متفرقة يا هرا. بەشێکی دیکە لە ئاوارەکان هاوڵاتیانی ڕۆژاوای کوردستانن. تەنها لە کەمپی باریکا لە عربەت 2150 خێزان دەژین. داواکاری ئەوان گەڕانەوە نییە بۆ ڕۆژاوای کوردستان، چونکە دەڵێن لێرە و لەوێش بێ ناسنامەن و داوای وڵاتی سێهەم دەکەن. ئەوانەی بەم جۆرەن زیاتر لە 7,000 کەسن و ڕژێمی سووریا لە دوای ساڵانی 1962 لە مافی ژیان و ناسنامە بێبەشی کردوون. ئەمانە داخوازیان ئەوەیە کە نەگەڕنەوە بۆ سووریا بە زۆرینە هەیە خەڵکی مەکتومی القەیدە خەڵکی مەکتومی القەید ئەو کەسانەی لە سووریا ناویان تومار نەکرابوون. ئەوان ئەڵێن ئێمە لە سووریا بێبەش بوون، لێرە جنسی عراقیش نییە بۆ ئێمە، بۆی ئێمە بگەڕن بۆ وڵاتکی سێهەم، کەنەدا بێ، ئوسترالیا بێ، ئەمریکا بێ، وڵاتکی سێهەم بۆ ئەوەی لەوێ جنسیە وەرەگرن مناڵەکانیان بخوێنن، چونکە ئەوانە تا ئێستا کە مناڵەکانیان گەورە دەبن زانکۆ تەواو دەکەن نەتوانن ئیش بکەن لەبەر ئەوەی هیچیان نییە، هیچ بەڵگایەک نییە. پەنابەران دەڵێن هەموو شتێکیان لە وڵاتی خۆیان لەدەستدا و هیچیان نەماوە. گەڕانەوە بۆ زێدی خۆیان هیچ لە دۆخی ئەوان ناگۆڕێت و گەڕانەوەی بۆ خاڵی سفر. وڵاتی ما خۆنی ما خراپە بوون و سەیارەمە الحدود ما چاکر چوو تشتێکی ما نەما دارێ مەژ ئۆر بەردۆنێکی تشتێکی ما نەم کە چاویار نەگوندە. ڕۆژی 26 ڕۆژی جیهانی پەنابەرانە. تەنها لە هەرێمی کوردستان زیاتر لە 255,000 پەنابەر و ئاوارە هەن، 200,000یان لە هەولێر و دهۆک و 55,000 لە سلێمانی و دەوروبەری. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، کەمپی باریکە عربەت.